ئەجارە لەوە بچینە ناو بەرنامەکەەوە دەواازەی ینی پرسیارەکان ئەتەکێت چییە؟ بەنای خۆی بەخشندە مێرەبان زۆر سپاس بۆ میواندارێکەکان. ئەگەر بمانوێت وەکو پێناسەی بکەین بگەڕێنەوە خۆی ئەتەکێت وشەی ئەتەکێت وشەیەکی یۆنانیە لە ئەسڵا لە وڵاتی یۆنانەوە واتە ڕێکخستنی یاسایەکە بۆ ڕێکخستنی ژیانی مرۆڤ ینی بۆ ژیانی خۆی ئتر لە ئاداب و تەقالید و لە هەموو شتەکان ئەگرێتەوە. ئەتوانین نەگەر بۆی کە کەسە بەتەنەوەیەکانی خۆشمان لی تێبگان ڕێزگرتنە لە خودی مرۆڤەکان خۆیان لە هەڵسوکەوتیان بۆ بەرامبەرەکانیان. بەس لەوانێت لە بۆنونە لە ساڵانی هەشتاکان و هەفتاکان و شەسەکان بگەڕێنەوە ئەم وشەیە وشەیەکی نەبوو بە ئێستا تازەیە بە ئێستا ئەکرێ بڵین ئەم ئەتەکێتە بابەتی ئەتەکێتە پێشتر چی بووە خەتەمان خۆ لە نێو خەڵکیدا ئەمی جەنابەت ئاماژەت پێکرد هەر هەبووە کابێ چی بووە ئێستا پێی ئەوترێ ئەتەکێت؟ ئەگەر وەکو میلەتی کوردی خۆمان و وەکو موسڵمانیش بیری لێ بکەینەوە لە ئادابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە سونەتەکانە کە باسێکە ئەتوانین بڵین بریتیە لە ئادابەکانی ئیسلام کە باس کراوە ئادابی میوانداری ئادابی ڕۆشتن بۆ مزگەوت ئادابی نان خواردن. بەڵام ئێستا وشە تازەکەی کە بۆی دانراوە ناوی نراوە ئەتەکێت وەکو زانستێک کە بەکار ئەهێنرێت. ئێمەش لە بواری گەشەپێدانی مرۆڤ ئەمڕۆ کە بەکاری ئەهێنین تەنها وشەیەکە ئەگینە خۆی ئەگەر بگەڕێتەوە بۆ ئەسڵەکەی واتە ئەدەب و ڕەوشتی مرۆڤەکان لە هەڵسوکەوتیان بۆ بەرامبەرەکانیان. زۆر باشە کەواتە ئەتەکێت بۆ کێ گرنگە و لە چ کایەکی ژیانی کۆمەڵایەتی و سیاسی و ڕۆشنبیری ئێمەدا بەکارەهێنرێت و بەکاردێت؟ کاکدانە بەعام وشەی ئەتەکێت ینی بۆ هەموو کەسێک گرنگە لە ژیانی خۆیە ینی بۆ سیاسەتمەدارێک درنگە بۆ کەسێکی کە فەرمانبەرێکە لە دایرەیەکە گرنگە بۆ کەسێکی ئاسایی کە دوکاننارێکە گرنگە. هەر لە بەرنامەکەی بەڕێستانە کاتێکی پێشووتر باسی ئەتەکێتی دوکاندارمان کرد لەگەڵ بەرامبەرەکانی کە بە چ شێوازێک بتوانێت هەڵسوکەوتیان لەگەڵا بکات. ئەمڕۆ ئێمە کە باسی ئەەکەین باسی ئەتەکێت بە گشتی ئەکەین ینی مرۆڤ بتوانێت بەکاری بێنێت. ینی بۆ نمونە سیرەکەیت کاتێکە سەرۆکی وڵاتێک سەردانی وڵاتێکی تر ئەکات ینی ئەمە بۆ خۆی ئەتەکێتی پێشوازیکردن لەم سەرۆک وڵاتە فەرژ ڕاخردن ڕێخستنی کەسەکان بۆ پێشوازیکردنی چێ ئەچێت شێوازی جلوبەرگەکان ئەمە هەمووی ئەتوانی بنەی ناوی ئەتەکێت لە ڕێخستن و پێشوازیکردنی ئەو کەسانە بوو میوان لە بواری سیاسەکەیە کە لە بینی دوو وڵاتە بەکاربێت ینی هەموو وڵاتێک پرۆتۆکۆل تێکەڵاون بەڵێ تقریبا نزیکن لەیەکەوە پرۆتۆکۆل و ئەتەکێت زۆر نزیکن لەیەکەوە بۆ کاروباری سیاسی. بەڵام بۆ ژیانی ڕۆژانە وشەی ئەتەکێت وەکو باسم کرد بریتیە لە ئاداب و ڕەوشتی مرۆڤەکە خۆی بۆ بەرامبەرەکانی. زۆر باشە باست لەوە کرد کە لە ئاینی ئیسلامە ئەم ئەتەکێتی ئێستا بەربڵاوە و باسی لێوە کرێ ئاماژەی پێکراوە کە ئادابەکانە تەمەن لە ئاینی پیرۆزی ئیسلامە باز لە هەموو ئادابەکان و لە هەموو پەیوەندیەکانی نێوان دوو کەس یا کەسێک لەگەڵ چواردەوریا کراوە تا چەند یەکانگیرە لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلام؟ بە دڵنیایەوە زۆر نزیکن لە یەکتری یان ئێمە ئەگەر نمونەیان لەسەر بێنینەوە لە مەوزوعی ئەتەکێتی مرۆڤ لە ڕۆشتنە ینی لە باسکردنی ئەتەکێتە پێویستە مرۆڤ کاتێککە ئەڕوا بە ڕێگەیە نە زۆر سەریع بڕۆیت نە زۆر خێراش بڕۆیت کە ببێتە هۆکاری ئەوەی خوا نەخواستە تووشی کارەساتێک ببیت. ینی خوای گەورە لە قورئانە لە سوورەتی لوقمانە بۆمان باسەکە دەفەرمێت وەقسود فی مەشیکە وەخفض من صوتیکە ینی هەر بە جوانی ئەم ئادابەمان فێرەکات کە فەرمێت کاتێک کە تۆ ئەڕۆی بە ڕێگایە بە شێوازێکی وا بڕۆ کە زەرەر بە خۆت نەکەینی تو نەزەرێکی خراپ بۆ خەڵکی بۆ تۆ سیرت نەکەن ئەم پیاوە بۆچی ئەوە بە ڕێگای ئەڕوا پەلەپەلێتی بۆ شێوەیە کەواتە ینی ئەگەر سەیری ئادابەکە بکەی بەم شێوەیە خوای گەورە لە قورئانە نەک هەر سونەتی پێغەمبەر لە قورئانیشە بۆی باس کردوین. ئەگەر ئێمە ڕەبتی کەین بەم سەردەمە بە وشەی ئەتەکێتەوە ئەتوانین بیخینە سەر مەوزوعی ئەتەکێتی شۆفێری یعنی ئەمڕۆ ئەگەر سەیری شۆفێرەکانمان بکەیت بە شێوازێک سیارە لێخوڕین
ینی بە شێوازێک ئەچیتە سەر شەقامەکان کاتێک کە شۆفێرەکان ئەبینی پێش بڕچێ لەگەڵ یەکتریە بانزیندان و مسابقەکردن لەگەڵ یەکتریانی دەستشکانەوە بەسەر یەکتریە یارمەتیدان یەکتریانی ئەمە بەڕاستی ئەتەکێت نییە. ئەگەر تۆ بتەوێت ئەتەکێتێکی شۆفێری باش بیت هەندێک جار ینی لایەنە دەرونیەکان کاکدانا زۆر فەرقەکات لەم کاتانەیە. ینی هۆکاری ئەوەی کە کەسێک لە ئەتەکێتی شۆفێریە باش نیانی سوکانشکێنێتە سەر خەڵک ڕەماش لە خەڵکەیە هۆڕن لێ ینی بە شێوازێک ئەڕوات هۆکارەکەی گەروی ژێڕیتەوە بۆ ئەوەیە لەوانەیە مەوعیدێکی هەبێت ئیشێکی هەبێت لە ئەساسا درەنگ هاتووەتە دەرەوە. دێگە بیژێڕیتەوە بۆ ئادابی ئیسلام و پێغەمبەر صلی الله علیه و سلم لە وەعدا لە کاتە کە پێمانە فەرمێ دەفەرمێتی پێویستە مرۆڤەکان لە کات و وەعدا زۆر مولتەزیم بن بە کاتی خۆیانەوە. نیو سەعات پێش کاتی خۆت تو وەرە دەرەوە نە سوکان ئەشکێنیتە سەر خەڵک نە ڕەماش لە خەڵک ئەدەیت نە بە شێوازێکی ینی سەریع ئەڕۆیت زۆر احتیاطی بە مطمئنین ئەگەیتە شوێنی خۆت وێشتە کاتەکەشت ماوە. کەواتە ینی ئەگەر بێتە سەر ئەوە لایەنی شۆفێرێکە وەکو ئاداب خی گەورە بەو شێوە فێرمانەکرد ئێمە وەکو مسلمان بە جێبەجێی بکەین. ئەمە تەمان وەکو دین هەندێک جار لە ئەتەکێتی مزگەوتە ینی با ئەمە وشەیە ئەتەکێت بەکارێن بەڵام پێغمبەری خوا صلی الله علیه و وەکو ئاداب باسی کردووە. ینی ئەگەر کاتێکە ئەڕۆی بۆ مزگەوت ینی سەیری بکە ئەتەکێتی چوون بۆ مزگەوت پێغمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمانەکات ئەفەرمێ من توضأ في بيته ثم مضى إلى بيت من بيوت الله لم يخطو خطوة إلا رفع بها درجة وخط عنه سيئة. يعني أما النص حديثي بيان صلى الله عليه وسلم فرمي هر مروفيك دزنواجي قرد لمالوه تبيني قال لي رايك أكدان دزنواجي قرد لمالوه برو مزقوتيك روي هر هنگاويكي خيريكي بو نسيري وخواي قوره خرابيكي شي لسر لا أبد أتكيتك الأصلي دزنواجه أوي لمالوه دزنواج بقريت من توضأ في بيته برام سيرا كيد يعني يموكو مسلمان تەنانە لە دینەکەی خۆشمانە زۆر دیراسەیەکی وامان نەکردووە لی تێ بگەین بۆیە سەرێکی کابرا ماڵەکەی بەرامبەر بە مزگەوتە دووەنگا لە مزگەوتەوە دوورە یە لە مزگەوت دەستنوێژەگرێت. مزگەوتەکان سێرەکەی بەرناکەوێت لە کاتی دەستنوێژگرتنە کەسانێک کە سیارەیەکی پێ ڕێبوارە ئاساییە بەڵام ئەسڵی سونەتەکە گەر لی تێ بگەین پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاوا ئەفەرمێ. ئەوە ینی مسلمان ئەگەر بمانەوێت لەم ئەتەکێتە تێبگەین بەو شێوازە ئەتوانیت بەرەو مزگەوت ژوورەوە قاچی ڕاست پێشەخەی دوورکە سنەتەکەی سەلام لەوانی کە هەن لەوێ ئەەکەیت. بەڵام مامۆستا من حەز دەکەم پرسیارێ بکەم پێش بەرنامەکەش گفتوگۆیەکمان کرد. ئێمە لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم هانی مسلمانانەدا کاتێک کەچنە مزگەوت هەوڵ بن لە سەفی یەکەم بن و لای ڕاست بن. بەڵام نوێژی هەی نییە یا کاتێکی ترە و قەرەباڵغا ئەکرێ من درەنگ هاتووم بەڵام لە بەرەوەی بمەوێت تووشی ئەو خێرە بم بەسەر ئەم خەڵکەیە هەنگاو هەڵبێن و شانی ئەم لا بم و شانی ئەو لا بم ئەمە چێ من ئەمێ بڕۆمە ڕیزی پێشەوە. ئایا ئەمە بەڕاست تێگەیشتێکی دروستە لەوەی کە من لە ڕیزی پێشەوە گەر بم خێرم ئەگا ئەمە شتێکی وا بکەم باشە یا باش نییە؟ دەم خۆش کاک دانا بۆ پرسیارەکەت خۆی لە ئەسڵا ئەوەش حادیسەیەکی لەسەرە پێغمبەری خوا صلی الله علیه و سلم لە کاتی خوتبەیە بوو ئەڵێ دوو کەس هاتن یەکێکیان عزیەتی خەڵکیە بەسەر خەڵکە ڕۆی هەنگاوی نا تا جێی خۆی کردەوە لە شوێنێکە لە کاتی خوتبەیە بوو. یەکێکیش هات لە دوای دواوە کە سەیری کرد جێگەنیە لە جێی خۆی دانیشت. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە کاتی خوتبەکەیە تێبینی ئەم شتەی کرد بۆیە لە دوای خوتبەکە یەکسەر بۆ سەحابەکانی باس کرد فەرمووی کەسانێک هەن کە دێنە ناو مزگەوتەوە پێویست ناکات کە چی بکات پێویست ناکات هەنگاو بەسەر خەڵکە بهێنێت و بۆ ئەوی جێگەیەکی خۆی بکاتەوە ئازێتی خەڵک بات. ئەمە هیچ ئەجر و پاداشتێکی دەست ناکەوێت بەڵکو ئازێتی خەڵکیش ئەدات. ئەوەی کە لە دواوە دانیشت جێگەی خۆی کردەوە لە جێی خۆی دانیشت ئەجر و پاداشتەکەی خۆی دەستکەوت. خۆی فەرمودەیەکی پێ سازم هەیە کە فەرمێ هەر کەسێک زوو بڕوا بۆ مزگەوت حوشتێکی دەسەکەوێت دوای مەڕێکی دەسەکەوێت دوای مریشێک دوایی هێلکەکە دوای ئەجرەکەی کەم ئەبێتەوە. باشە تۆ ئەگەر کەسێکی ئەتەوێت ئەجرەکەت دەستکەوێت فەرموو نیو سەعات پێش ئەوە بڕۆ بۆ مزگەوت بۆی کە بتوانیت ئازێتی خەڵکیش نەیت کەواتە ئەمە ئەتەکیەتێکە بەس تۆ بێ ئازێتی خەڵکەکە بێ وەڵاهی ئەمە ئەتەکیەتێکی موسڵمان نیە و پێغەمبەری صلی الله علیه و سلم باسی ناکات. ئەتوانین بڵین ئەتەکێت لە نێوان باوکو و مناڵە ژن و مێردا خانەوادەیەکە لە نێوان ئەمانەشا ئەتەکێت هەیە؟ بە دڵنیاییەوە ئەتەکێت نمونەیەکمان بۆ باس ئەتەکێتی نان خواردن با باس بکەین. ئەتەکێتی نان خواردن خۆی باشتر وایە مرۆڤ
کاتێک کە دائنیشیت بەیەکەوە دانیشتن لە بەردەم خۆتەوە نان بخۆیت تۆ کەوچک و قاپەکەت بۆ دائەنرێ لە دیوی ئەم دیوەیە لە ناوڕاستەوە ناچی نان بخۆیت هەر ئەتەکێتەکەی وایە لە مەطعمەکانی شەبڕۆ سێریکە کە قاپ و کەوچک و چەتاڵەکەت بۆ دانێت لە دەستی ڕاستەوە بۆ دائەنێت بۆی کە دەستە ڕاست بتوانانی ئیشەکەت بکەیت ینی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حەدیثێکی لەسەر من باسێکە دەفەرمێت وابزان بە زەیدە پێ فەرمێت كل مما يليك كل بيمينك ومما يليك بدسي راست بخو ولا بردمي خوشتو بيخو يعني للدين سيرك بيان صلى الله عليه وسلم فكر يعني ما توانين من على كان من هلا مو فيري او اتكيتبكين يعني اگر بقرب ديني اسلامك وحديثي قولك امام ابو بكر فرميت اگر پتی ملی حشترکم لیون ببیل نه قرآن ایدوزمو خو ما بس پتی حشترکن یا ما بس اوه يعني هموش تقل قرآن و سنتها بويا يمي مسلمان بجدي يعني زور ضرورة أو أتكيتا أو آداباني بيغمري خاصة وسلم أمر بي أو أتكيت يعني إما لخو ما نزيوني كينو لم يوان داريا يعني خوي پروردگار بوي فرموين ثلاث عورات يعني سيكاتي بو دياري كدوي كتو تيا بتواني تشيب كيت بتواني استراحتي تيا كيت بتواني ميوان داري تيا بكي يعني لدوي نوجي عصرو تواني بروي بو ميوان داري بلام كسانه كان سيركي سعاد نو دأر بو ميوان داري ككاتي خوتنا يعني ما هيج اتكيتي كيتانيا واخوي قوري هلا قران امري بكدوي كتو امشتنا كيت شو ككاتب شوداني كسكانه خيزانه كان لسر اما حزكم برسياري بكم يعني لقرآن فرمي يعني بيعون صلى الله عليه وسلم فرمي كاتك اسمه مالك تقول باب كان إذن دان طبعا خوي يقول لا أتعرف إذا قيل لكم ارجعوا فارجعوا هو أزكى لكم تاشن يستأمل ضرورة يعني تو لم سردماك يستا موبايل هيا هل بيجو إلى مالي خد هستي بتشيبو مالي تنان باوكت خوشكت برايكت هاوريكت بيجو تلفونك كم أركاك أجنجي ناجنجي بين لمالين يا يكسب سعرك وسلف لي بينو تقلب برد مالي دابا زينو لو أنا كابرا ميوانية بمجالي نبي بيشوازي لتوكا أما تاشن يعني براستي دروس تلي استاوا أجر وكو دين بيري لي كيتو دروس نية لبري خواي جورب ما نفرمت وكو باسم كرت سيكاتا كاني بود ياري كدو تو أتواني ميوان داري تياب كيتو بشي بو ميواني بلام أجر تو بتبت بو شوينك بريد باشتر ويا خبريان بيتي روجي بيش أو وكو أتكيتكي میوانداری ڕۆژێ پێش ئەوە پێیان بڵێ لەوانەیە ئەوان موعیدێکیان هەبێ لەوانەیە مناڵەکانیان تاقیکردنەوەیان هەبێ لەوانەیە خۆیان نەخۆش بن ینی کێشەیەکیان هەبێ نەتوانن بۆیە کەسایەتیەکان لێرا فەرقەکات ئێمە خولێکمان هەیە ئێلێنەوە ناسینی جۆری کەسایەتەکان هەر یەکە و طبیعەتێکی هەیە مامۆستادانە یەکێک لەوانە کەسایەتێکراوەکانن کەسایەتێکراوەکان مولزەم نین بکاتەوە هر طبيعتي خويا انواع ملزم نين بكاتو يعني هر وقتك حزي كرد بيري زلامي شي كرد بيوي تلفوني بوكا خبري باتي اتشب ولاي اتبير لو ناكاتو ام كسا لمال نيه كاتي هي كاتي نيه رجع تشب ولاي جر لكم والجاي كردواري خومانا اتواني بلين لصاحفتاو بينجي بلاي كسايتي كراوه كان اتشن يعني بلاي واساي كرا امزام قابله قدرم كاتا دروا اتشب ولاي ببيوي بويت ضروري يعني مهما كان بوشي ويش بيت اتكيتي خومان بكار بين لم يوانداريا بتوانين روجك بيجو تليفون كين 2 ساعات بيجو تليفون يبكى اقروتي ناتوانا مضله هيج نكات هل خواي يقول امري بيكدي اذا قيل لكم ارجعوا فارجعوا هو ازكى لكم ازكى لكم تنانت بس لو كلك هاولا برزكاني بيغمر صلى الله عليه وسلم بس بويك ام ايات التطبيق كان وشون الله جوري بتوانا انها كنترولي نفسي خويام كان بيان خوش بو بتشن لدرجاي هاولا كي تبنو اوام بيان بلكات مانيو بقرنو زور يعني مرتاح زور بي او بون زور بي دل خوش بون ما وص اكرب بس برسالك شو مدي كردي اكرب لين نيوان جنومير دي شاءتك دي اگر هيا بون نمونيك ما بو باسقي لا موضوع جنومير دا توين بلين لا اتكيتا لبيوندي نيوان يانا اتكيتي ريزگرتن لا برامبركان يعني تو هەردووکتان خاوەنی دایک و باوکن خاوەنی کە سوکارێکن ینی ئەتەکێتی ڕێزگرتن لە میوانەکە نابێت تۆ کاتێکە کەسێکی خۆت دێت نزیکە لە خۆتەوە برایەکی خۆتە خوشکێکی خۆتە باوکێکی خۆتە ئامۆزایەکی خۆتە کە دێ بۆ ماڵەکەت سەرەکەی ڕێز و احترام و شتێکی خۆش و حەزی لە چیە بۆی ئامادە ئەەکەیت و ئەوەی کە ئەو پێی خۆشە تۆ بۆی ئامادە ئەەکەیت بەڵام کاتێکە هاوسەرەکەت ئەڵێ کەسێکم دێت بۆ ئێرە
بیکەی بەچی بیکەی بە خوانەخواستە دەنگە دەنگێک یا عاجزبوونیە ئەرێ کاتمان نییە ئەرێمەکەی کاتی میوانیە ینی ئەمە ئەتوانین بڵین ئەتەکێتێکی ڕێز لێگرتنی بەرامبەرە لە نێوان ژنومێردا لە میوانداریە کاتێککە میوانێک دێت کەسی تۆ بێ کەسی ئەو بێ هەمان ڕێز و هەمان ستایل بەکاربێنی لەگەڵ هەردوولایە بۆ ئەوەی کە هیچیان جیاوازی پیاوە هەیە ینی بوێرە ئەنی بە خزم و کەسوکاری خێزانەکەی و ماڵە خەزورانی ئەگەر بێن لالوود بیان خوانەخواست بە جۆرە لە جۆرەکان خزمەتیان نەکار بەڕاستی وایە ئێستا واللهی تقریبا لەواتێ هەبێت بەڵامی جاری واشەیە لەوانەیە دوای ئەوەی میوانەکان ئەڕۆن ئەو شتە ڕوو بدات ینی لە کاتی میوانەکەی هەتیادی ئاسایە ڕێزی لێگرێتەوەمانە بەڵام کە ڕۆشتەوە هەردووکیان بە تەنیا بوون ئەو کاتە شەڕەکە ڕوئەدات مامۆستاکرێ بڵین ئەتەکێت هونەرە یا زانستە ئەتوانین بڵین هونەری مامەڵەکردنە لەگەڵ بەرامبەرەکان ئەم هونەرە یاسای هەیە وەکو یاسایەکی جێگیربوون نەخێر بەڵام تۆ توانیت وەکو باسم کرد ینی لە کۆمەڵێک ئادابی بۆ دانراوە ناتوانانی بیکەی بە یاسایەک تۆ چۆنەڵی بڵێ ئیلا ئەبێ مقەیەت بی بەم ئیشۆ هەر ئەبێ بکرێت چکە لەوانەیە شتێکە ئینسان دایناوە لەوانەیە گونجاو نەبێت لەو وەختانی کە تۆ ئەتوێ بەکاری بێنی بەڵام لە هەندێک کاتە ئەبێ بە یاسا لە هەندێک کاتە بۆ نمونۆ وەکو باسمان کرد لە بیداتەوە پرۆتۆکۆلی وڵاتەکان لەگەڵ یەکتریە خۆی ئەمە ئەتەکێتە بەڵام بووە بە یاسا ینی سەر لە هەموو وڵاتێکە کاتێکە میوانێک ئەچێت فەرشی سووری بۆ ڕائەخرن ئەمە ئەتەکێتە بەڵام لە هەموو وڵاتێکا بووە بەچی بووە بە یاسا کەواتە لە کۆمەڵگەیەک بۆ کۆمەڵگەیەک لە زمانێک بۆ زمانێک لە وڵاتێک بۆ وڵاتێک بنەماکانی ئەتەکێت یا جۆر و ڕەفتاری ئەتەکێت گۆڕانکاری بەسەرا دێت بەڵێ بە پێی عادات و تەقالید و نەریتی ئەو وڵاتە خۆی دائەندێت ینی ئەو وڵاتە عادات و تەقالیدی لە پێشواسیکردنی میوانە چۆن بوو بێت بەو شێوازە دائەندێت نایەت چی لێ بکات نایەت بێت عادات و تەقالید یاخود کۆمەڵی یاسای وڵاتێکی تر بێنێت بۆ وڵاتەکەی خۆی دابنێت بەڵام هەندێک وڵات وەکو چاولێکەری احتیمالی هەیە کە دایبنێت و چاولێکەریەک بێت بەڵام وەکو ئەوەی کە بڵێن هەموو وڵاتێک ئاینی خۆی هەبێت ئەتەکێتی خۆی هەبێت پێشوازیکردنی خۆی هەبێت هەیە بەڵێ زۆر باشە ئەگەر وەک دوا پرسیار ینی کۆی پرۆگرامەکە تەوەرەکە کۆبکەینەوە دواوتی تۆ لەسەر ئەتەکێت و بەکارهێنانی لە ژیانی ڕۆژانە و مامەڵەکردنی نێوان تاکەکانە چییە؟ وەڵاهی مامۆستادانە لە ئەتەکێتە وەکو باسمان کردوتمان وەکو موسڵمان ئێمە میلەتێکی موسڵمانین بۆیە ئەگەر بگەڕێنەوە بۆ ئادابەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ینی هەمووی ئەتەکێتە ئادابی میوان ڕاگرتن ئادابی میوانیکردن سەردانیکردن ئادابی سەردانیکردنی نەخۆش ینی کە ئەچی بۆی لای نەخۆشێک سەرەکەی کابرا عملیاتێک کراوە تۆ پرسیاری لێکارە عملیاتی چی کراویت ینی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی کردو کە تۆ ڕۆشتی بۆ لای کەسێکە نەخۆش بوو ئەبێت دوعای بۆ بکەی بڵێ خوای گەورە لا بەئس طەهوڕن ئین شاء الله ئیتر پێویست ناکات تۆ بی بچیتە تەفاسیل ینی ئەم ئادابانە وەکو موسڵمان کە میلەتێکی موسڵمان ئادابەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر جێبەجێ بکەین خۆی بۆ خۆی گەورەترین ئەتەکێتە ئەوەی کە ئێستا خەڵک ڕۆکاتە خولەکان و پاری پێئەدات و چەند سەعاتێک پێوەی مەشغوڵە بێ 1400 ساڵە ئاینی پیرۆزی ئیسلام و قورئان و فەرموودەی ئێمە ئاماژەی پێ بە دڵنیاییەوە من ینی زۆر لە قسەکانمان تاکید لەوەگەمە حتا لە خولەکانی خۆشمە ینی لە گەشە پێدانی مرۆییە ئاینی ئیسلام ئەتوانی بکەی بە مەنبەعێک بۆ گەشە پێدانی مرۆیی زۆر بەڕێز مامۆستا پشتیوان جەمال ڕاهێنەری پەرەپێدانی تواناکان سوپاس بۆی کە لەم تەوەرەیە لەگەڵمان بوویت.